وەزارەتی ناوخۆ ڕێنمایی ژمارە 4 ساڵی 2020 تایبەت بە هاوردەکردنی ئۆتۆمبیلی بڵاو کردەوە. بەپێی ڕێنمایەکەش کە لە 13 مادە و چەندین خاڵ پێک هاتووە، مەرجە گشتەکانی هاوردەکردنی ئۆتۆمبیل و ئەحکامە دارایەکانی تێدا باس کراوە. بە جۆرێک لە مادەی سێمدا هاتووە: یەکەم، دەبێت ئۆتۆمبیل لایەنی کەم 2 ئێرباجی لای شۆفێر و تەنیش شۆفێر و سیستمی ABS هەبێت. دووەم، بەڕوانامەی COC لەگەڵدا بێت. دەکرێت لە دەروازە سنووریەکان لەلایەن کۆمپانیەکانی کواڵیتی بڕوانامەی COC پێ بدرێت. سێم، ئۆتۆمبیلی جۆری پاس لە 14 سەرنشین بەرەوسەرەوە مەرج نییە ئێرباجی هەبێت. چوارەم، ئۆتۆمبیلی کلاسیک دەبێت بەلایەنی کەمەوە 40 ساڵ بەسەر دروستکردنی تێپەڕ بووبێت و دوای تۆمارکردنی هیچ کڕین و فرۆشتنی پێوە ناکرێت. پێنجەم، هێنانە ژوورۆی ئۆتۆمبیلی خوار مۆدێل تەنیا لە دەسەڵاتی وەزیری ناوخۆ و وەزیری دارایی دەبێت. شەشەم، هێنانە ژوورۆی ئۆتۆمبیلی درع تەنیا لە دەسەڵاتی وەزیری ناوخۆیە. حوتەم، ئۆتۆمبیلی کارەبا با ڕسوماتی 4 پستۆن تۆمار دەکرێت. هەشتەم، ئۆتۆمبیلی کشتوکاڵی و بیناسازی مەرج نییە ئێرباجی هەبێت. نۆیەم، ئەو ئۆتۆمبیلانی کە بۆ فەرمانگەکانی حکومەت هاوردە دەکرێن تەنیا بە ژماری میری تۆمار دەکرێن و ناکرێت خاوەندارەتی بگوازرێتەوە جگە لەوانەی بەپێی یاسای ژمارە 32 ساڵی 1986 دەفرۆشرێت. دەیەم، ئۆتۆمبیل دەبێت لە 100 کیلۆمەتر زیاتر نەڕۆشتوێت کاتێک دەگاتە دەروازە سنوورەکان. یانزدەیەم، ئۆتۆمبیلی ستێرن لای ڕاست یاخود محەوەر داخڵ ناکرێت و تۆمار ناکرێت. سەبارەت بە مەرجەکانی هاوردەکردنی ئۆتۆمبیلی بەکارهاتوو لە مادەی شەشەمی نووسراوەکەدا هاتووە کە دەبێت ئەو کەم و کوڕیانی خوارەوەی نەبێت. یەکەم، ژێر ئاوکەوت و سوتاو بڕاوە نەبێت. دووەم، شانسی بڕاوە یان لەحیمکراو یان خوار نەبێت. سێم، تۆکمەی دەرگا یان بانی بڕاوە یان لەحیم نەبێت یان لێدراو نەبێت بە شێوەیەک کە کاری کردبێت لە شانسی و خواری کردبێت یان ئێرباجی تەقاند بێت. چوارەم، هەردوو ئێرباگی شۆفێر و تەنی شۆفێر لە سیستمی کۆمپانیای دروستکرد کار بکات و تووشی تەقین نەبوو بێت و چاکرابێتەوە. پێنجەم، ئەو ئۆتۆمبیلانی لە 1/1/2020 داخل کراون و ئێرباجیان تەقیوە بەڵام چاکراونەتەوە داخل دەکرێن تا 31/12/2020 تۆمار دەکرێن. سەبارەت بە ئەحکامە دارایەکانیش ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆ لە مادەی دێمدا ئاماژەی بۆ کردووە کە بڕی 25,000 دینار وەردەگیرێت لە کاتی پشکنینی ئۆتۆمبیل لە بەڕێوەبەراتەکانی هاتوچۆ. لە مادەی 11میشدا هاتووە ئەگەر کۆمپانیەکانی پشکنینی کوالەتی پابند نەبن بە ڕێنمایەکانی سزای پێبژاردن، ئەوە جاری یەکەم 5 ملیۆن دینار بۆ هەر ئۆتۆمبیلێک، جاری دووەم بڕی 10 ملیۆن دینار، بۆ جاری سێم بڕی 30 ملیۆن دینار، بۆ هەر جارێکی تریش کە دووبارە ببێتەوە 20 ملیۆن دیناری تر دەخرێتە سەر دوا سزای بۆ هەر ئۆتۆمبیلێک. هاوکات ئەگەر کۆمپانیەکانی هاوردەکردنی ئۆتۆمبیل بە پێچەوانەی ڕێنمایەکان ئۆتۆمبیل هاوردە بکەن، ئەوە بە بڕی 10 ملیۆن بۆ هەر ئۆتۆمبیلێک سزا دەدرێن. لە دوایین مادەی ڕێنمایەکانیشدا تەکید کراوەتەوە کە ئەم ڕێنماییانە لە ڕۆژی دەرچوونیەوە واتە 28 نوێی 2020 جێبەجێ دەکرێت و ئەو ئۆتۆمبیلانە دەگرێتەوە کە لە دوای 1/1/2020ەوە هاوردەی هەرێمی کوردستان کراون لە ڕێگەی دەروازە سنووریەکانی هەرێمی کوردستانەوە.